باش خوندەکاری منی هێژا و دەلال ئیرۆ ئەمێ وانەیە خۆی 15 دێ پرتووکە ڕەفی هەفتادا مژارە ما بناوێ ڕێزگرتنا باوەریین جواکی گەلۆ باوەریین جواکی چنە و چاوە ئەم فێم دەکەن و چاوە ئەمێ برنگێکی بچکێکی بەرفەرە ئەمی شیرۆڤەکە دەما دەستپێکێدا هەواڵێ من جواکە خۆزایی بوو ئەف جواکە خۆزایی باوەریاوە بچ دهات باوەریاوە چ تشتێ سوودجێ دگرتن باوەریاوە بووی تشتی دهات باوەریاوە بژنێ دهات باوەریاوە بخۆزایە دهات داران ئاخێ ئاوێ چ تشتێگۆ ژێ سوود دگرتن باوەریا بێ جواکێ بوا دهات و پیرۆز دیتن و گەلێکی گرنگی ددانا ئەوێ باوەری ئەمکارن ئەم بێ بدەمێ درێژرا ئێدی پێخەمبەر داد کەتن یانجی پێخەمبەر دەرزی کەتن و ئەف پێخەمبەرێ ها وەکەت بێنامەیەکە وای ئازیمانی هەبوو ئەف پێخەمبەر دبوونە ڕێڤەبەری جواک دەکردن ڕێڤەبەری جواکێ بە هەر تشتێ پیرۆز و هەر تشتێ باش و نرخێن جواکیên باش ڕێگەزێن ئەخلاقی بەڤا تشتێن باش بانگ دەکردن لێ نەتەنێ پێخەمبەر و ئۆلێن ئازیمانی دادکەتن هەن فەیلسوف هەن زانیار هەن گەلک فەیلسوفی گۆ دەردکەتن ژی باوەریە واژی وا باوەریش چێت کرد ئایدۆلۆژیک چێت کرد دەهشتن بۆ ئەف وڵاتی و ئەف ملەت ژی لە گۆری خوا لە گۆری وی تشتێ وا دنویسان لە گۆری فەلسەفای وا گۆدانی جواک و ملەت ئێدی سەروێ فەلسەفەی و سەروێ ئایدۆلۆژیەژی دمەشین ئەمکارن ئەم بێ گەلک ئۆل داکەتن هەن ئۆل مەگۆتەوە ئۆلێن ئاسیمانینە وێنەیەک دە پرتووکێدا هەیە ئەس بهێویمەون لێ مەیزەکن ئەمکارن بێژنەوە ئەم بێ ئۆلێ ئاسمانی ئەمکارن بێ جهودی ئەم بێ خریستیانی ئەم بێ ئیسلام ئەف ئۆلێ ئاسیمانینە لێ کەسێ فەیلسوفی گۆ گەلک باوەریژی دەرخستن هەنە وەکە هندۆسی وەکە بودی وەکە کۆنفۆشیۆس وەکە تاوانی وەکە سیخ وەکە زەرەدەشتی ئەڤژی بریە فەیلسوفە هاتیە بەلافکردن ناوا جواکێدا و خەلکێ و جواکێژی باوەریە خەڤا کەسە ئانیە دەڤردە ئەمکارن چ بێژن ئەمکارن بێژن بێ هەر مرۆڤ و جواکەک دەهێزر و ڕامانی خۆ و باوەریە خۆدا ئازاتە نابەکو ئەم لێ دژی وا باوەریە و وا vê azatiyaha em astedingeya çêkin em pirsgirêka jwara derxin û em rabin bê tenê baweriyê me ê rastin tenê baweriyê xwe em lazim e bimeşin li ser wê erdê na her kes û her mirov di baweriyê xwe de azata û her mirov di baweriyê xwe de jî divê hew tenê baweriya em tenê rast divê em astengiya jwara çê nekin û wa nexne wa dorpêş nekin û em ya xwe tenê li gorî civakê belav bikin. Enha em karin em bê milê olî de milê olî de va destiladaran dest danî ser ol û li gorî berjewendiyê xwe li gorî berjewendiyê xwe kesayetî va destiladaran ol xiste bin destê xwe de xistne amûreka ramyarî xistne amûreka weke leystûkekî di nava civakê de û belav kirin. Weke çê em karin bêjin em bê wekenha دنها دجي و ددمي بري دجي وكا عثمانية امبراطورية عثماني لسر خوينا خلقي رابو امبراطورية عثماني دش بيشيا بيشي دا خلق چوساندن تالان كرنجو موهبو امكارن بيجن ام بي ويران كرنجو موهبو دما كومكوجيا ارمنا دا افكسي هاي يبرئي بسوج دكشتن بناوي أولي بناوي مسلمانيتي أفكسيها دكشتن ودخود بخودة دجامية خودة مزقفتي خودة دباكرن دقو كسي قو يكي أرمان بكوجي ويبكوي بهشتا خودة تعالى دا لي أفتشتيها حمي جبوي چي جبوي دست دين سر جواكي دست دين سر دولتي دست با خلقيها من دستي خوبكين با خلقيها بتشعبي ترسي بندستي خوبكين أفجي أف أولي هاجي تخصنا بنبرجواندي خودة و تخصنا جملي رامياري بدبوي وخلقاجي بخنا بالدستي خدا او سرور ببن دي جواكي دا ام لفرتينا ام كارن ام بي كبنا شوبي جواكي در دكتن كبنا شوبي مروواهية دي ديرو كده چبون كبنا شوبي گوهري بنگهين پاروكرن بو
ئەمکارن ئەم بێ دانوستاندن بوو وەکهەوی بوو و شێورین بوو و ji بۆ ئازادیە خوا سەرخەبوونەکە gelekî سەرخەبوون تێکۆشینەکە gelekî mezin kirin û têkoşîneka xurt û têkoşîneka ku bindestiyê qebûl nekin ev miletên hay bindest ku dirabûn li dijî sitemkara û dijî va kesê hayî desthilatdar serî dihildan û gelek serhildan çêt kirin. Enha em werna beşa duyemîn ji waneya xwe rêzdariya mirovan rêzdariya mirov li hemberî kevneşopiyên civakê. Rêzdariya mirovan li hemberî kevneşopiyê civakê niha em werna bipirsin kevneşopî çi ne gelo, kevneşopî kengî derketina, çawa bi mirov vara pêş ketiye, çawa em ê niha vê xweşik şîrovekin. Em karin bêjin weke me berî niha me ev her du ev wexta me rêz kir ji were me got kevneşopî danûstandina parvekirina alîkariya wekheviya şêwrîna û ya herî giring serxwebûna ji bo ku azadiyê ji bo ku em bigina ciyaneka azad. Ev kevneşopiyê ha çawa çêbûna me got jiyana berê ya destpêkê mirovê ku li hevdû kom dibûn jiyaneka hevbeş çêt kirin jiyaneka bi hevra her tişt alîkar bûn her tişt bi hevra dikirin bi hevra wekhevî nav wa de hebû yanî em bê demokrasiya ku niha ev watelêtê bi xwe ya berê bû ya kevin bû ji ber ku ev qarêgezên exlaqî di wê demê de hebûn. Ev rêgezên exlaqî çawa li hevdû kom bûn û bi demê re bi demê dirêj re bûne kevneşopiyê me bûne bingehê kevneşopiyê berê. û heta niha heta roja me îro ev kevneşopî hê di civaka me de hene û hê em li ser wê rêzê dimeşin û em şopa wa kevneşopiyê xwe berê em pêk tînin. Niha me got ev rêgezên civakî ev rêgezên exlaqî û çand kete bin bandora di xalê sereke de di bûne di beş. Em karin beşa yekemîn ji were bêjin ku ya yekemîn em bê jiyana hevbeş ev jiyana hevbeş û ev kombûna ku li ser yan civakê de jiyan dikirin çawa bû bi çi rengî bû. Em karin bê li ser bingeha ciyaneke hevbeş nirxî ku civak bê kêfxweşiya mezin derbasî hev dikirin. Çawa em weke mînaka ji wer bêjin em karin bê ev bi taybet kesê di vê herêma me de jiyan dikir ê Mezopotamiya çi netewê di vê herêmê de jiyan dikir ji xwe ji hevdû danûstandin dikirin ji hev fêr dibûn ji hev dibirin yanî tiştê baş. Em karin ji va kevneşopiyê çanda Kurdî bêjin em bê mêvanperwerî ev kesê hay got kes dihatine cem wa yan hinek dihatine cem wa qedrê wa digirtin qîmet û nirx didane wa weke dibêjî her tiştê got di mala xwe de her tiştê got hey didanîne ber wa dirabûn û dirûniştin li ber wa nirxin gelekî mezin didana vê taybetmendiya ku bi çanda Kurdî ve hatiye girêdan. Ji bilî mêvanperwerî em karin bêjin em bê xweşbînî û hevkarî û berxwedanî. Çi berxwedaniyê got di dema berê de çêbûn çiqa em ketine bin desta gelê Kurd bi taybet em ketine bin dista de em ketine bin destê desthilatdara de lê herûtin ev va vê civakê û vê miletê Kurd serî neditewand herû wer serî dihildan û serhildanê gelekî mezin çêt bûn û di dîrokê de serhildanê Kurdan gelekî diyarin. Em karin bê ya Şêx Saîdê Pîran em karin bê Mahmûdê Hefîdî em karin bê Qadî Rîza em karin bê Qadî Mihemed ev qa serhildanê kin û hê em karin geleka ji wer rêzkin lê ji bo demê me ev sê çarek gotin ev serhildan çiqa got em dihatine çewsandin em dihatine pişaftin em dihatine helandin di nava civakê Erebî û Farisî û Tirkî de lê me serhildan çêt kir û me dawa mafê xwe dikir û me dawa zimanê xwe dikir û me dawa çanda xwe dikir û me dawa sinc û exlaqê xwe dikirin li hemberî va desthilatdaran û va neyaran. Ev xala yekemîn bû. Xala duyemînî got çêbû me gotewa me got bûne di beş beşê pêşî ê çand û exlaq rêgirtin riya çand û exlaqa riya sincê riya tiştê baş û ya duyem jî li ser bingeha li ser pîvan û hezkirin û
و رێزکردنا ناوا جوواکێدا هەردەم خەبات مەگۆ خەباتکردن و خەباتێ هەست و ڕەوانی و کەیفخۆشی ئەڤ یا یەکەمە. یا دوویەم بوو چاوا چێ بوو، یا دوویەم بوو قالبیەت کو پێویستە بەهاتە دەربازکردن لێ ئەف قالبیەتە هاما و هاتە دووبارەکردن و هاتە بێژم بێ نە گشتی ئەمکارم بێژن لێ هاتە بەلافکردن ناوا جوواکێدا و ناوا بێ جوواکێدا نەرابوو مەتخۆست ئەم ژڤا بێ قالبیەتێ ڕزگار ببن لێ ئەوژی وەکە چاوا خێر و خۆشی بەلا بوو دنیایدا ئەف قالبیەتی هاتە بەلافکردن ئەمکارم بێ بچی ڕەنگی بوو، ئەمکارم بێ برەنگی خیانەتێ بوو، ئەمکارم بێ برەنگێ دەڕەوا بوو وەکە گۆمژوەرە سەر تەپێ نویساندیە، وەکە ئەمکارم بێژن ئەم بێ خۆمەندەلاکردن و ئەمکارم بێژن بێ فیل بازی. ئەقا دناوا جوواکێ دەژی هەبوو ئەم نابێژن ئەمە خۆرێزگار کردژی وەکە دبێژبنی نەئە ئەف تشتی چاوا خێر و خۆشی وەکە مەگوتی جوواکێدا هەبوو خیانەت و دەرە و خۆماندەلکردن و بەرژەوەندی خۆی کەسایەتی و فیلبازیژی هەبوو. ڕێگەزێن کو خوا دەسپێرێ زۆرێ ئەف ڕێگەزێ خیانەتێ و دەرەوە و بەرژەوەندی و فیلبازیە کەسایەتی یعنی ئەزئەزی ئەڤن لێ ئێگۆ خۆ دەسپێرێ چاند و سنجێ باش ئەف ڕێگەزێن باش ئەم ژێرە دەبێژن و ئەم دخوازن با ڕێگەزان بپارێزن و وا ڕێگەزان بەلاو بکەن لە ناو جوواکە خۆدا و دناو ملەتێ خۆدا. ئەمها کارن ئەم بێ دناو وا ڕێگەزێن سنجیدا و واکەم نەشۆپیە باشدا ئەمکارن ئەم بێ ئێ خۆزایی هەنا و ئەمکارن ئێ نەباش ئەمکارن بێ نەخۆزاییە. ئێ خۆزایی چاوانە و چنە ئەمکارن ئەم بێ ڕێگەزێن باش ئێکەم نەشۆپیên باش بەردێلی بوو ببورن ئەمکارن بێ ڕێگەزێن باش وەکە نها بە شاهی گەلێکی بنەتەوە کوردیدا پیرۆزباهیە نەورۆزێت کرد. نەورۆز دەما زەرەدەش بە و دەما کەوای هەسینگاردە سەرهدانەکە مەزن بوو خۆش ستمکاریەکە مەزن خلاصکردن جوواکە خۆ مڵەتی خۆ ڕزگارکردن بە سەرهدانەکە مەزن وەکە مەژوەرگوت. ئەف ئەمکان بوو ئەم بێژن بێ بووە کە بنەشۆپیەکە هەری باش 21 ئادارێ تێدا وەکە ژەژنەکە نەتەوی پیرۆز دکن. ئەف میناک کۆ دیار کرد بکەبنەشۆپیە باشە لێ ئەمها وەرن کەبنەشۆپیە نەخۆزایی ئەمکارن دوێ ئەم ژێرە بێژن کەبنەشۆپیە خۆزایی لێ کەبنەشۆپیە نەخۆزایی هەنا ئەوژی ئەم وەکە کۆ زیانێ دکن سوودێ نادن زێدەتر زیانێ دکن سوودێ نادنە جوواکێ وەک ئەمکارن بێژن بێ بەردێلی ئەمکارن بێ قەلەن ئەمکارن بێ زەواجا دێ تەمەنێ بچووکدا ئەف کەبنەشۆپیە کۆ نرخین جوواکێ دپارێزن سوودێ ددن مرۆڤ و جوواکێ پێویستە ئەم لە هەمبەری وان نرخان رێزێ نیشان بدن و خودی لڤاندەرکەبن و وا بپارێزن لێ وەکە کو ئەم ئێ نەخوازایی وەکە بەردێلی و قەلەن و زەواجا تەمەنێ بچووک ئەمکارن وا خۆشی ڕزگار بکەن ئەم وەکەم بێ ئەم فێرکردنەکە جوواکی هەری باش و تەندروست ئەم ناوا جوواکە خۆدا بەلا بکەن و ئەم هێدی وا باکەم نەشۆپیە نەخۆزایی ئەم ژێ دەرباس بکەن و ئەم جوواکە خۆژێ ڕزگار بکەن. لەڤێر هەواڵێمێ دەرسامە بداوی دەبێ و ئەم تێن نها چارەسەرکردنا پرسیە نرخاندنێ ئێ گرێدای وێمژارێ ونها هەواڵێمی هێژە ئەمێ پرسێ خۆی نرخاندنێ ئێ گرێدای مژارە رێزگرتنا باوەریên civakî re çareser bikin. Ji xwe rûpel 62 ji bo û nas bikin. Pirsa yekem çi dibêjît bê mirovên destpêkê baweriya xwe bi çi anîne. Mirovên destpêkê baweriya xwe bi xweza û bi jinê û çi tiştê ku wê demê sûc jê digirtin baweriya xwe pê dikirin pê tanîn û jê li hemberî wê pîroz didîtin. Ya duyem dibe di dîroka mirovahiyê de kevneşopiyê herî bingihîn çi ne? Em karin vê ji were bêjin hevalê me di dîroka mirovahiyê de kevneşopiyê herî bingihîn parvekirin danûstandin û wekhevî şêwirîn ji bo azatî û serxwebûna xwe têkoşîneke mezin kirine. Ev pirsa duyemîn bû. Ya suyemîn dibe hin kevneşopiyê nexwezayî û nebaş di civakê de diyar bike û nerînê xwe bide. Kevneşopiyê nexwezayî wa megotewa weka berdêlî û qelen û zewaca di temenê biçûk de. Em karin çawa nerîna xwe bidin em dixwazin ba kevneşopiyên nexwezayî em dixwazin wa derbas bikin. Em dixwazin xwe jê rizgar bikin. Em dixwazin civaka xwe de her tiştê baş û pisinc û exlaq û ko sûdê bide civakê em dixwazin
بلاف بکن و ای نخوازایی ام هلین و خواجوا رزگار بکن. پرسا چارا هفوکن لجیر سرگهایی بکن، یعنی امی تمام بکن. یا آد بجید به هر مروف و جواک ده هزر و باوری خود آزاتن. هر مروف و جواک به هزر و باوری خود آزاتن. یا با به باوری به تایبتی به چاند و سنج جواکی و گریدای نه. یا جا ام بیجن به پیوانین هسکرن و ریزگرتن دنا و جواکی دا هر دم ام بیجن ام بی دنا با جواکی دا هر دم رابکرن هست راوانی و کیف خوشینه. افجی برسوا مایا چارا بداوید بی و از بیوی ما اونتی گشتن و از بیوی ما هرتم اون خیر و خوشیده.